ڕێکەوتنی نەوتی نێوان هەولێر و بەغدا واژۆکرا و هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانیش دەست پێ دەکاتەوە. بەپێی ڕێکەوتنەکە پۆستی جێگری بەڕێوەبەری کۆمپانیای بە بازاڕکردنی نەوتی عێراق سۆمۆ بە کورد دەدرێت. ئەندامێکی لێژنەی نەوت و غاز لە پەرلەمانی عێراقیش دەڵێت گەرانتی نێوخۆیی و دەرەچی بۆ ڕێکەوتنەکەی هەرێم و بەغدا هەیە و کۆمپانیای سۆمۆ نەوتی هەرێم هەناردە دەکات. لە بەرامبەردا حکوومەتی هەرێم لە ژێر چاودێری حکوومەتی عێراق سەربەخۆ مامەڵە بە داهاتی نەوتەوە دەکات. بە ڕێگای سەرپەرشتی و چاودێری حکوومەتی عێراقیش دەبێت، بەڵام لە هەمان کاتیشدا ئیستیقلالیەتی دارایی و ئیستیقلالیەتی چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەو مەلەفە تا ڕادەیەکی زۆر لە ژێر دەستی هەرێمی کوردستان دەبێت. هاوکات پەرلەمانتارێکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق ڕایگەاند حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق جددین لە دەرکردنی یاسای نەوت و گاز، بۆیە چاوەڕێ دەکرێت لە ماوەی داهاتوو پڕۆژە یاساکە بۆ پەرلەمانی عێراق بنێردرێت. سەرەتای ئەو کابینەیە ڕێکەوتن لەسەر ئەو بابەتە کرا کە هەردوو لا جددین لە دەرکردنی یاسای نەوت و غاز لەسەر ئەو بابەتە با بڵێن کاری جددی دەکرێت و چاوەڕێ دەکرێت لە ماوەی داهاتوودا حکوومەتی ئیتیحادی ئەو پرۆژە یاسایە لە بۆ پەرلەمان بنێری و لە پەرلەمانیش ڕێکەوتنی پێشوەختە هەیە لە نێوان لایەنە سیاسیەکان لە ڕووی مەبدەئیەوە کە ئەو یاسایە لەو دەورەی ئینتیخابی پەرلەمانی عێراق تێپەڕێندرێت. بڕیارە سبەی چوارشەممە پەرلەمانی عێراق خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاسای گشتی بودجە بکات. ئەندامێکی دیکەی پەرلەمانی عێراقیش دەڵێت پێشبینی دەکرێت تێپەڕاندنی پرۆژە یاسای بودجە کەمتر لە مانگەیەک کاتی پێویست بێت بۆ تێپەڕاندن. بودجەژە دێ مناقشە سەرێ نەکردن و پێدوی ڕۆدەکی کێم هەیڤێکەیە کە پتر نەبیت بەس ئەوەل و ئاخری هێتە جێبەجێکردن و ئەفرێژا بۆ هەرێمە کوردستانی هاتیە دانان تێدا هێتە جێگیرکردن و مارەژە دەستکەفتێک بیت بۆ vê قۆناغێ ku ev istiqrara malî û ya iqtisadî û ya îdarî li hikûmeta Herêma Kurdistanê bêdedî. بە گوێرەی ڕێکەوتنی هەولێر و بەغدا لە مەودووە نەوتی هەرێمی کوردستان لەلایەن کۆمپانیای سۆمۆی عێراقەوە دەفرۆشرێت و هەژمارێکی بانکی تایبەتیش بۆ داهاتەکەی دەکرێتەوە. هەروەها حکوومەتی عێراق پشتی لە 12.67 بودجە بۆ هەرێمی کوردستان ڕەوانە دەکات.